ژنێک شۆڕە سوارێک بە هەر شوێنێکدا تێپەڕی بێت باخێک لەوێ سەوز بووە، بە هەر کانیەکدا تێپەڕی بێت ئاوەدانیەک هاتوۆتە ئارا. ئافرەتێک بووە کە لە سەردەمێکی واژیاوە کە هیچ ئافرەت وەکوی نەیتانە فەرمانڕەوای وڵاتێک بکە. ژنێکی بەڕوومەت و باڵاپۆش و سنجین و سەلار و بە نەسیشەوە هاتووە خاتونێکی شکۆدار. ژنێکی بەتوانا بووە، بیرمەند بووە، ژنێکی عادل بووە، ژنێک بووە پشتگیری عولەما کردووە. من پێم وایە کێک لە ژنە زۆ گرنگەکان بووە کە تا ئێستاش لە مێژووی کووردا ژنێکی وا هەڵ نەکەوتووە. کەسێکە کە هەموو کەس تەنانەت لە پاشاوە بگرە تا مێژوونووسی ناکورد هەمویان سەریان سۆڕەمێنێ کە چۆن دەبێ ژنێکی واینە هەبێ. زولوبەرجی پیاوانی لەبەردەکرد و پەچەیەکی بەدەموچاویدا دەدا بۆ ئەوەی سەربازەکان وا تەماشا نەکەن کە ئەو ئافرەتە بە وەکو پیاوێک شەڕ بکاتن، هیچ گومان لە دڵیاندا نەبێت. ئەڵێ لە جوانیدا شانی خۆی لە شانی پەریان دەدا، لە ئازایەتیدا شانی لە شانی ڕۆستەمی زاڵ دەدا، لە سەخاوەت و دەستکراوەیش حاتەمیتەی تۆزی لە دوانە دەکرد. پرسیارم کردو ئەو چیرۆکیان بۆ جێڕامەوە کە ئەوەیە ئەو کانیا بە ناوی خاتوو خانزادی سۆرانە. ژنێک ئەو کاتە میری سۆران بۆ بە ناوی خانزاد هاتوۆتە ئێرە. واتە لەو کاتەوە ناوی خانزاد سەرنجی منی ڕاکێشاوە. بیرۆوەریەکانی منداڵی من زۆربەی لەسەر ئەم کانیەن و هەر ئەوە شوای کرد کە گەورە بووم کە چوومە خوێندنگا کە چوومە زانکۆ بە دوواداچوون بکەم. بە دوواداچوونەکانی منیش یعنی هی ساڵێک و 2 ساڵ و 3 ساڵ نییە، بەڵکو هی چەندین ساڵ بوو و بەرهەمەکەشی ئەو ڕۆمانی خانزادەیە کە لە ساڵێک بەر لە ئێستا بڵاوم کردەوە. میرنشینی سۆران یەکێکە لە میرنشینە دەسەڵاتدار و ناودارەکانی گەلی کوردستان. ئەو میرنشینە لە سەرەتای دامەزراندنیەوە تا کۆتایی چەندین میری تێکۆشەر و قارەمانی هەبووە. بە جێرەی مێژوونووسان 24 میر سەڵاتدارەتی گرتۆتە دەست لە میری سۆران. یەکێک لەو میرانە خانزادی میری سۆران بووە. باسەکەی خانزاد دەگەڕێتەوە بۆ ساڵی دووهەمی حکوومەتی شاه سەفی سەفەوی، واتە 1629 زاینی 400 ساڵ لەمەوە. يختخاني خان سليمان خاني شاكلي بجان اقل بصران وبيصد بورو بدو. دوای مردنی سلەیمان بەجی میری سۆران یەکەم جار بوو کە خوشتی بیتە میری سۆران. بەپێی بیتە فۆلکلۆریەکان کە تا ئەو ساڵانی دوایی تاکە سەرچاوەمان بوون بۆ زانیاری لەبارەی خانزاد، باز لەوە دەکرێت بە زۆری کە خانزاد خوشتی سلێمان بەجی کوڕی قولی بەجی سۆرانە کە تا کۆتایی ساڵی 16 میری میرنشینی سۆران بووە. و کاتێککە ئەو مردووە یان بەپێی بەپێی ئەو ڕووداوانی کە لەو بیتە فۆلکلۆرانی باز دەکرێت کوژراوە، کوڕێکی بچووکی هەبوو بە ناوی عەلیبەک، گوایە خانزادی خوشتی سلێمان بەک دەسەڵاتی گرتۆتە دەست و سەرپەرشتی عەلیبەجی کردووە و توانیوێتی تۆڵە لە کەسایەتیەک بکاتەوە کە دەسەڵاتدارێکی سەربازی بوو لە میرنشینی سۆران کە ناوی لەشکری بووە. چەند بیرڕایکی جیاوازەیە، یعنی وەکو سەنەدی تاریخی
سەنەدێکی تەواو لەبەردەست نییە، چونکە دوای کوژرانی سلێمان بەگ میری مردنیشتنی سۆران لە بەغدا و ئەو دەسەڵاتە کەوێتە دەستی یەک لە کوڕەکانی بەناوی عەلی بەگ و دواتر عومەر بەگ، اینجا خانزادە خاتون دەسەڵاتە گرێتە دەست و حکومی ناوچەیەکی بەرفراوانی باشووری کوردستان و هەتا بەشێکی ڕۆژهەڵاتی شەکاتن. شەرەفخانی بتلیسی هەندێکی لەسەر قۆناغی میرایەتی میرسلێمان و باوک و برا و کەسکارەکەی نووسیوە، لەسەر میرانی سۆران لەسەر زۆربیانی نووسیوە. ئەو جاڵێ دوای میرسلێمان میرعەلی جێگەی باوکی گرتەوە. معلومە شەرەفخان لە دەوروبەری 1597 شەرەفنامەی نووسیوە، لێو باسی خانزاد نییە بە هیچ شێوەیەک. بەڵام کتێبێکی تر یا چەند کتێبێکی تر هەیە کە باسی میرخانزادەکە. ئەندەرمونشی دەڵێ خانزاد تا 1925 زیندوو بووە. دەڵێ لەو تاریخە عومەر بەگی مێردی ئەو کە لەگەل لەشکری عوسمانی هێرشیان هێناوە بوو کەرمانشا لە ماهی دەشت ئەسیر کراوە لە لای سوپای ئێرانەوە و ئیتر بزریان کردووە ئەفسەرە ئێرانیەکان یانی کوشتوون. عومەر بەگ لێرە دەرکەوت ناوی مێردەکەشی عومەر بەگ بووە، هەر لە میرانی سووران بووە. ئەم کتێبە بە ئێمە ئەڵێت کە خانزات دەبێ یا ژنی عومەر بەیگی سۆران بێت کە لە سەردەمی شاه عەباس جیاوە یا بووکی بێت. وكان سليمان خان شاكل بجان الذي وهوانا كيا بالحرميان وقريا وفي على شاهاي لبيد الزهر ماريا ديان كردوا شلالو بيجيا وانا واوروها هايا واسر مديشي ودلي لشكري مال وران ميا چندی لشو چندی لجانا چندی لدردادا و یاری دو اما ومن بود هل دلمها بطی پسما وارکی خان سلیمان خانی شاکلی بجان اگه سرا و براویان داده مزران با دستوری پادشایان لزویت الپشتی با کچکو کلکوها داشو با یا واردو هەڵیان دەستاندەوە شینکەیها مەلول و مەلول ماڵوێران و پەلکرد و پاش و درێژووە ئەژێمە قەس بە شاوکە دەدرا. وەکو لە هەندێ سەرچاوە باسێکە هێزی پیادەی ئەو 12,000 کەس بووە، هێزی سوارەشی 10,000 بووە، یعنی 22,000 سپاکەی بریتی بوو لە 22,000 کەس کە جوڵانەتە بۆ شەڕ. خاتون خانزاد سوپایەکی زۆر بەهێزی هەبووە، لە هیچ ناترسا لە وەتوانیتی فەرمانڕەوایی خۆی بچەسپینی هەتا پاش کەرکووک. تا کەرکووکی چی گرت بوو لەم لای چۆ نزیکەی شارە زووریش، یعنی وڵاتەکەی بەربڵاو بوو. توانیوێتی دەسەڵاتی نێوان هەردوو زێ بگرێتە دەست، هەردوو زێی کوردستان و حکومی ناوچەیەکی بەرفراوانی باشووری کوردستان و هەتا بەشێکی ڕۆژهەڵاتی شەکاتن لە ناوچەکانی شنۆوە تاوەکو ڕەواندز و لە ڕەوانزیشەوە بەرەو ناوچەکانی زەی گەورە لە زەی گەورەشەوە بۆ کەرکووک و هەتا سەر زەی بچوو. من پێم وایە شوێنێکی وەکو هەولێر لە ژێر دەسەڵاتی خانزاد بووە، چونکە زۆر جار ئەوەی میرەکانی پێش خۆی یا دوای خۆی توانیویانە هەولێر لە ژێر کۆنتترۆلی خۆیان بێ، یعنی تا ئەوەی کە لە شەرەفنامە هەیە وا تاکی دەکاتەوە کە سەردەمی پێش با بڵێن شەرەفخانی بتلیسی و خانزادە هەولێر لە ژێر دەسەڵاتی میرانی سۆران بووە.
دەستێکی باڵاشی هەبووە لە ئاوادانکردنەوەی میرنشینی سۆران. ئێستەر دەزانین چەندین قەڵا لە ناوچەکانی سۆران ماون بە تایبەتی ئەوەی لە بنی چای بەنی هەریش کە قەڵایەکی زۆر سەختە لەوێ بنیادی ناوە، هەروەها ئەو قەڵایە نزیک پیرمەم کە ئەوی شەر بەناوی قەڵای خانزاد ناسراوە بێزگەلەوە ئەوانە هەموو بە زۆری بۆ ئاسایشی میرنشینەکە و بۆ ئاسایش ڕێگەوانەکان بنیاد ناوە. قەڵای خانزاد لە بناری پیرمام بە مەبەستی بەرگریکردن و پاراستنی ڕێگاوبان و کۆکردنەوەی باج و خەراج و گەیاندنی پەیامەکانی میر و جێبەجێکردنی بڕیارەکانی دەسەڵات دروست کراوە. خانزاد میرێکی زۆر دووربین بووە و استراتیژێتێکی گەورەی هەبووە. دەرکەوتنی دووربینی و استراتیژێتی خاتو خانزاد لەوە دەردەکەوێت دوو پایتەختی هەبووە. پایتەختێکی لە هەریر بووە، پایتەختێکی لێرە لە دیوین بووە. ناوەندی دەسەڵات دیارە هەری بووە کە لەو ڕەنگە لە ناو قڵاکە خۆی نەبوو بێت، چونکە من ئەوەی کە سیرم کرد تا ئەچیتێ سەرەوە خۆم پار تاقیم کردەوە. ئەمجا یەکێکی وەکو من نەتوانێت بچێتە سەر ئەو شاخات ئەبێ بۆ خانزاد چەند زەحمەت بوو بێ، حتا چکە مەجای ئەوە نییە مەسەرەن بە ئەسپ یا بە هێسر بۆ شاخە سەرکەوی چکە ڕێکان ئەو ڕێگەی نییە، ینی زۆر زەحمەتە. نازم ئەو کاتە ئەگەر کاری تریان کردبێ بە زۆر بە زەحمەت بووە لە کاتی ئاساییە خانزاد خۆی ڕۆشتوێ بۆ ناو ئەو قڵایە. بەر لە مێژوویەکی زۆر دوور و درێژ بەر لە ئێستا ئەو قەڵایە بۆ ڕوبەڕووبوونەوە و خۆپاراستن لە دژمنان ئەم قەڵایە هەر هەبووە لەوە دەچێت کە خانزادی میری سۆران و میرەکانی تریش وردە وردە ئێریان ئاوادان کرد بێتەوە و ئەو قەڵایەیان زیاتر گەشە پێدا بێت بۆ ئەوەی کە خۆیان لە دژمنان بپارێزن و هەروەها لە کاتی تنگانەدا ببێتە شوێنێکی سەرەکی ڕوبەڕووبوونەوە و خۆپاراستن لە دژمنان. ئەگەر ئێوە چ بنە سەر ئەو قەڵایەکە دروستی کردیا پشتەوەی قەلایەکە هەردێرە هەزاری بەرهەزارە هیچ ڕێ و شوێنێکی ناگاتی، تەنیشتەکانیشی هەموو دیوارەکانی بە قسل و جێت هەرێنراون. قەڵاتێکە لەسەر ئەو گردەیە، گردەکە خووی قەڵاتێکی کاتێ ئەشکانیە وەک من دروستم دیراسە کردووە، شوورەیی هەیە، شوورەی کونی هەیە، بەڵام خانزاد حەقیقەتەن قەڵاتێکی لە چەشنێکی زۆر غەریب درستی کردووە لەسەری شاخەکە. ئەو قەڵاتە لە شێوەی معماری خۆیی زۆر ئەنتیکەیە، وەلەو هەموو پارچەی شوورە هەیە لەمبەر و لەمبەری شاخی ژێر ئەوە هەر ئەو شاخە هەر شوێنێک ئینسان بتوانێت شوورەی تێدا دروست کراوە، بەڵام قەڵاتەکە لەسەری ئەو دروست کراوە دەرگایەکە دەبێت بە 2 متر بەدەست پێ هەلگەڕی، نەک دەرگایەکی احتیادیە. ئەمە یەک لە صفاتی ئەو قەڵاتە، دەبێت پێ هەلگەڕی یەک بچیت ناوی. وەختی چووە ناویژی وەکو سەردابێک دروست کردووە بە بەرد و گەچ حتا بنی شاخەکە، جێگایی شەر بە تفەنگ هاتووەتە دروستکردن یان بە تیر هاتیە دروستکردن. ئەو کاتە تفەنگ هەبووە گەشتوەتە کوردستان. ئەو قەڵاتە صفەتێکی تەلارسازی تایبەتمەندی خۆی هەیە بە نسبەت قەڵاکانی دیکەی کوردستانەوە. ئەم قەڵایە شوورەیەکی درێژی هەیە، شوورەکە لە هەندێک شوێن 2 متر لە هەندێک شوێن تا نزیکەی 7 متر بەرزە بێتەوە بەرزیە. شوورەکە لەو شوێنانە دانراوە، لەو شوێنانە بڵێن بیناکراوە دروست کراوە کە خاڵی لاوازی قەڵاکەن، ینی دوژمن دەتوانێت لەوێوە سەر بکەوێت بۆ ئەوە دروست کراوە. و هەر لە ڕێگەی شوورەکە لە هەندێک شوێن بۆتە ڕێگەش، ینی وەکو لە تەنیشتی ڕێگە هەیە بۆ ئەوەی بتوانێت بە ئاسانی سەر بکەویت.
شوورەکە تا نزیکەی 6 سانتیمەترێک پانە بێت. چەند بیرێکی لێیە ئەو بیرانە لەبەر هەر کۆدراون بۆ هەرگرتنی ئاوی خواردنەوە. بۆ شەوانیش دیارە لە ڕێگاکان شوێنی مەشخەڵیان دروست کردووە و لە ناو بڵێن بەردا هەڵیان کۆڵیوە بۆ ئەوەی کە دوایی ڕۆنی زەیتی تێدا بکەن شەوان ئەو مەشخەڵانەدا بگیرسێنن هەم بۆ ڕێنوێنی و هەم بۆ ڕۆشنکردنەوەی ئەو چاڵە ئاوانەی کە لەسەر ڕێگا بوون کە هاتینە سەرەوە بۆ ئەوە بووە. لە ژێریەوە شەب لە گەریەکەی خانزات پانتایەک بدرێن گۆڕ ئەو گۆڕە شکەوتێک هەیە شکەوتێکی زۆر گەورەیە وەکو زیندانیەک بووە وەکو نقطەی حراسات بووە لەوێ. بە درێژایی مێژووی میرنشینی سۆران ئەم دیوینە زۆر زۆر گرنگ و زۆر جێیبایەخی هەموو میر و پاشا و دەسەڵاتدارەکانی سۆران بووە. قڵای دیوینیش هەر پێم وایە هیچ سەردەمی خانزادە بۆ سەبەب هەیە چونکە لەو قولانەی کە هەیە لە قولەکانەوە هینێ کونەمەترێزەیە یعنی بۆ ئەو بۆ تیرروکەوان نابێ یا بۆ شەڕەشمشێر نابێ بۆ چیە بێ ئەو شوێنەی دروستیان کردووە کۆنتترۆلی دەشتاییەکە لێوە توانیوانە فیشک بتەقێنن چەک بەکاربن ینی تفەنگشتیوا بەکار بێ کەواتە ئەبێ هی عەسری شمشێر و تیرروکەوان و ڕمووانە نەبێ هی عەسری تفەنگ بێ هی سەردەمی سەلاحەدین سەردەمی شیر و ڕم و درع و ئەو شتانە بووە سەردەمی ئەوە نەبووە. بۆ ئێرەی کردوتە پایتەختی دووەم یا پایتەختی یەکەم و ئەوەی تر دووەم بووە لەبێرەوە شوێنێکی زۆر زۆر ستراتیژیە هەم قەلاکەی زۆر سەختە بۆ بەرگریکردن بۆ خۆپاراستن و هەمیش ئەگەر سیرکەی ئەمە دەشتی زرارەتی و بەڕانەتیە لەولای دەشتی هەریرە خەیلانەتیە واتە لە ناوەڕاستی کۆمەڵێک هۆز و تیرەی ئەو سەردەمدا بوو لەلایەکی تر خودی ناوچەکە زۆر دەوڵەمەند بووە هەم سامانی ئاژەڵی زۆر بووەواتە شوێنێک بۆ کە ئاژەڵداری تێدا زۆر باو بووە و شوێنێکی کشت و کاڵیش بووە لەلایەکی تریش ئەو هێڵەی کە لە هەولێرەوە دێ ئەو ڕێی کە لە هەولێرەوە دێ لێرەوە کاتی خۆی لێرەوە هاتووە بۆ سۆران ڕۆیشتووە ڕێیەکی بازرگانی بووە. خۆی توانیوێتی
کارێکی وا بکە هەم لەشکر بە دوایەوە بێ هەم پیاوماقوڵ و کەسایەتیەکانی منطقەی سۆران هەر هەموو ئەو بە قابلێترین کەس دابنێن و بە کەسێکی دابنێن کە ئەبێ هەر هەموو ملکەچی بڕیار بن چکە ئەگەر بیبێتەوە بۆ ئەو سەردەمەش کە سەردەمی هێز و زەبر و زەنگ و تند و تیژی و ئەوانەی بۆ زۆرجار ژنێک ئەو مؤهلاتەی بە ئاسانی بۆ دروست نەبوو کە بتوانێت قەنەعەت بەو خەڵکە بکە بڵێ من ئەمە بڵێن گەورەی ئێوە من ئەو قائیدەم کە ئەبێ ئێوە هەموو گۆڕایەڵی من بن. ژنێک بووە پشتگیری عولەما کردووە، مەدرسەکان کردووە، فەقیەکان کردووە، ئەمە متەواترە، مزیەوتی دروست کردە. ساڵێک دەورە و پشتی وڵاتی سۆران برسی بووە لە دیوەخانەی خانزات دائیمەن هەموو کات ڕاوێژکاری تایبەتی خۆی هەبووینە لە هەموو بارێکی ژیان ڕاوێژکاری هەبووە و هەروەها بەخۆشی بە شەو بە ڕۆژ خەریکی خەریک بوو بۆ ئەوەی ئاگا لە ژیانی کۆمەڵانی دانیشتوانی وڵاتەکەی بی. یەک لەو کەسایەتیانە بووە کە بە مەیدانی کاری کردو، ینی گەڕاوە لە شوێنەکان لە قەڵەم ڕەویەکەی حتا ئەندێک مەسەلەن لە جێڕانەوەکان باس لاوەیەکە کە بە شەویش گەڕاوە بەسەر خەڵکدا لە هەژاران و لەوانە بە دووەداچوونی بۆ بارودۆخی ئەوان کردووە. بەخۆ گوتیتی فەقیر نابێ بمینێ ئەگەر دەشتی هەریر نا وڵاتەکەمان بە نان و شیر بێ بەخێوە ئەکرێن بە برنج و شیر بە پێ ئەگوترێ برنج بە شیر تێگەیشتی ئەوە احتیمامی بە ژیانی خەڵکەکە داوە. هەتا خانزاد میری سۆران بوو، هەتا خانزاد بوو، ئاوی ڕووباران شیر بوو، بەردی بەستان پەنیر بوو. ئەوەش بەڵگەی چییە؟ بەڵگەی ئەوە دەدا ئەو کاتە ئەوەندە خەڵک بەختەوەرژایە، ئەوەندە ژیانی خەڵک باش بووە، بەرد لە بەستان وەکو پەنیر، ئەوەندە زۆر بۆ پەنیر، شیر وەکو ئاوە بووە.